سڵاوتان لەبێت هاوڕێن خۆشحاڵین کە دووبارە لە ڤیدیۆکی نوێدا گەڕاینەوە لە ئێوەی ئازیز و خۆشەویست. ئاڵوودەبوون لەوانەیە زۆر بەمان ئەو کەسانەمان بینی بێت کە بە شتێکەوە ئاڵوودە دەبن و ناتوانن وازە و شتە بهێنن هەروەک بەشێکی لێ هاتووە لە ژیانیان و ئاڵوودەبوون چەندین زۆری جیاوازی هەیە. بۆ نمونە هەندێک کەس هەیە ئاڵوودەی مادەی هۆشبەر بوونە و هەندێک کەسی تریش هەیە ئاڵوودەی زۆر خواردن بوونە و چەندین زۆری تریشی هەیە. بەڵام ئێمە لەم ڤیدیۆدا باسی ئەو کەسانە دەکەین کە ئاڵوودەی نەشتەرگەری جوانکاری بوونە. ئەگەر ئەتانەوێت بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ببینن ئەوە سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و بۆ ئەوەی بزانین کە چەند کەس ئەم جۆرە بابەتانەیان بەدڵە ئەوە لایکی ڤیدیۆکەمان بکەن وەک ڕێزگرتنێک بۆ ماندوو بوونمان. زۆر سوپاسی هەموو لایەکتان دەکەم. پریسیلیا کابوتو ئەم ئافرەتە وەکو هەموو ئافرەتەکانی هاوشێوەی لە تەمەنێکی بچووکدا ئارەزووی لەوە هەبوو کە ببێت بە نمایشکاری زلوبەرگ و بە گوێگرتن لە نەسیحەتی هاوڕێ پزیشکەکەی گەیشتە ئەو بڕوایی کە نەشتەرگەری جوانکاری ئەنجام بدات بۆ ئەوەی گونجاو بێت بۆ نمایشکردنی زلوبەرگ. بۆیە هەڵسا بەوەی کە دەرزی کۆلاجین لە لێوی بدات بۆ ئەوەی بتوانێت شێوەی ڕوخساری جوانتر بکات. بەڵام پریسیلیا لە دوای ئەوەی یەکەم دەرزی کۆلاجینی لە خۆیدا ئیتر لەو کاتەوە ئاڵوودەی ئەو دەرزیە بوو و بۆ ماوەی چەند جارێکی تریش ئەو دەرزیەی بەکارهێنا هەتا لێوی بەو زۆرەی لێهات کە لە وێنەکاندا دیارە. و لە دوای ئەوەی کە ئەم کارەساتی بەسەرهات ئێستا بڕیاری داوە کە واز لەو دەرزیە بێنێ و جارتر بەکاری نەهێنێت و ئێستا زۆر پەشیمانە لە بەکارهێنانی ئەو دەرزیەوە ئاواتەخوازە کە شێوەی ڕوخساری وەکو جارانی لێبێتەوە. جانێت هارت جانێت کچێکی تەمەن 64 ساڵە. لە ساڵی 2011 ئەم ئافرەتە بە پەلە ڕەوانی نەخۆشخانە کرا ئەویش لەبەر یەکێک لەو بیرۆکانی کە بە مێشکی داهات بوو. چونکە ئەم ئافرەتە هەڵسابەوەی کە چەوری مانگا بکۆڵێنێت و پاشان بە دەرزی لە دەموچاوی خۆی بدە و هەموو ڕۆژ ئەم کاری لە ماڵی خۆیاندا ئەنجام دەدا. بە بیرۆکەی خۆی بەم جۆرە دەیتوانی شێوەی ڕوخساری جوانتر بکات. بەڵام دواتر هەموو دەموچاوی شێوە بوو و پاشان چەندین نەشتەرگەری ئەنجامدا بۆ ئەوەی شوێنەواری ئەو چەوریە نەهێلێت. بەڵام دوای هەموو ئەو نەشتەرگەریانە شوێنەوارەکەی بە ڕوخساریەوە مابوو. بۆیە هەموو ئەو دکتۆرانەی کە نەشتەرگەری جوانکاری ئەنجام دەدەن قبوڵیان نەکرد کە نەشتەرگەری زیاتری بۆ ئەنجام بدەن و دواتر زۆربەی دەموچاوی ئەمە ئافرەتە سوور هەڵگەڕا و هەستی بە ئازار و سوتانی دەموچاوی دەکرد. بۆیە بە خێرایی خۆی گەیاندە نەخۆشخانە. بەڵام ئەم جاریان لە دوای چەند سەعاتێک لە دوای گەشتنی بۆ لای پزیشکەکان گیانی لەدەستدا بەهۆی ئەوەی کە نەخۆشیەکی کوشندە تووشی بوو لە ڕێخۆڵکەکانیدا. جۆردن جەیمس پارکر جۆردن کوڕێکی ئینگلیزە تەمەنی 24 ساڵە. کاتێک تەماشای ئەم کوڕە دەکەی بۆ دەردەکەوێت کە ئەم کوڕە کۆمەڵە نەشتەرگەریەکی زۆری ئەنجام داوە. تاکە ئامانجی ئەم کوڕە ئەوەیە کە بتوانێت ڕوخسار و جەستەی خۆی وەکو هاوشێوەی کیم کارداشیان لێ بکات و بە هیچ زۆرێک بەلایەوە گرنگ نییە کەسی لێ بەسەر دێت تاکە شت بەلای ئەوە گرنگ بێت ئەویش ئەوەیە کە بتوانێت ئامانجەکەی بەدی بێنێت. و هەروەها زۆربەی تاتۆکانی کیم کارداشیان لەسەر دەست و قۆڵی خۆی دروست کردووە. ئەم کوڕە زۆرترین پارەی بەکارهێناوە تاوەکو ڕوخساری خۆی بەم شێوازە لێ کردووە و لە یەکێک لە چاوپێکەوتنەکان لەگەڵیدا باسی ئەوەی کرد کە زیاتر لە 126,000 دۆلاری خەرج کردووە لە نەشتەرگەری جوانکاریدا. هەموو ئەمانە تەنها بۆ ئەوەی بتوانێت وەکو هاوشێوەی ئەستێرە خۆشەویستەکەی کیم کارداشیان دەربکەوێت. جاستن جدلیکە ئەم کوڕە لە تەمەنی 15 ساڵیەوە یەک ئامانجێکی هەبوو ئەویش پڕبەدڵ دەیویست شێوەی ڕوخسار و جەستەی هاوشێوەی بووکەڵەی کیم لێ بکات. ئەم گەنجە کە تەمەنی 35 ساڵە هەڵسا بە ئەنجامدانی زیاتر لە 190 نەشتەرگەری جوانکاری هەتا بتوانێت بە ئامانجەکەی بگات و بۆ ئەوەی کە ناوچەوانەکانی لابدات هەڵسا بە ئەنجامدانی نەشتەرگەریەکی زۆر مەترسیدار کە بەهۆی ئەو نەشتەرگەریەوە خەریک بوو هەردوو چاوی لەدەست بدات. و لە دوای هەموو ئەم نەشتەرگەریانە جاستن هێشتا سوورە لەسەر بڕیارەکەی و هەرگیز واز لە بەدیهێنانی ناهێنێت و هەروەها بەتەمایە چەندین نەشتەرگەری تر بۆ لوتی و لێوی و چەند شوێنێکی جەستەی و هەروەها بۆ کەلەی سەریشی ئەنجام بدات. و لە ساڵی 2015 لە دوای ئەنجامدانی هەموو ئەم نەشتەرگەریانە جاستن دەڵێت هێشتا ڕێگایەکی دوور و درێژم لە بەردەسە هاتا بە تەواوی شێوازی خۆم بگۆڕم. ڕینەیە تالی
ئەم ئافرەتە کاتێک گەشت بە تەمەنی 40 ساڵی دەویست کە دووبارە بتوانێت جەستەی خۆی وەکو ڕۆژانی گەنجی خۆی لێ بکاتەوە و بۆیە لە ڕێگەی سیلیکۆنەوە چەند نەشتەرگەریەکی بۆ سمتی ئەنجامدا بەڵام نەشتەرگەریەکەی بەو جۆرە بەڕێوە نەسوو کە خۆی پێشبینی دەکرد. دوای 6 مانگ لە ئەنجامدانی نەشتەرگەریەکە ئەم ئافرەتە بارودۆخی لەشی زۆر تێکچوو چونکە ئەو سیلیکۆنی کە لە سمتی درابوو بەنێو هەموو ئەندامانی جەستەی بڵاو بۆیەوە و پزیشکەکان پێیان باش نەبوو کە ئەو دوو بەشە و سیلیکۆنی کە لە سمتی چێنرابوو دەری بهێننەوە چونکە ئەگەری هەبوو چەندین کێشەی تری لە جەستەیدا بۆ دروست بکات. بۆیە ئەم ئافرەتە بڕیاریدا کە ئەو بۆشایانەی لە سمتیدا هەیە دووبارە بە سیلیکۆن پڕی بکاتەوە بۆ ئەوەی ڕێگر بێت لە بڵاوبوونەوەیدا. بەڵام ئەم نەشتەرگەریەش زۆر سەرکەوتوو نەبوو چونکە ئەم ئافرەتە ئێستا دەتوانێت ئەو بەشانەی کە لە سمتی چێنرابوو هەر بەدەست قڵپی بکاتەوە و ئەم ئافرەتە ئێستا پەشیمانە لە ئەنجامدانی ئەو نەشتەرگەریەوە بۆ ئەوەی ئافرەتەکان هۆشیار بکاتەوە هەڵسا بە بڵاوکردنەوەی ڤیدیۆیەک لە یوتیوب کە تێیدا بە ئافرەتەکانی نیشان بدا کە چەند نەشتەرگەریەکی قێزەونەوە پێویستە کە چەند جارێک بیر لە خۆیان بکەنەوە پێش ئەنجامدانی ئەو نەشتەرگەریە. ئافرەتەکانی بووکەڵەی باربی لەوانەیە هەمومان بووکەڵی باربیمان بینی بێت. باربی بووکەڵەیەکە لە پلاستیک دروستکراوە خاوەنی جوانیەکی بەرزە و هەموو تایبەتمەندی ئافرەتێکی جوان و شاهانە لە خۆ دەگرێت. بەڵام چەندین ئافرەت هەیە کە ئاواتە خوازن بتوانن شێوەی ڕوخسار و جەستیان وەکو هاوشێوەی بووکەڵی باربی لێ بکەن. بەڵام بۆ گەیشتن بەو ئاستە پێویستە ڕێژێکی زۆری نەشتەرگەری جوانکاری ئەنجام بدەن و هەر ئافرەتێک بهێوێت جەستەی هەمان پێوانی بووکەڵی باربی هەبێت ئەو کەسە چەندین کێشەی بۆ دروست دەبێت. بۆ نمونە ئەو جۆرە کەسانە چەندین کێشە و ئازاریان لە پشتیان بۆ دروست دەبێت و ئەو ئافرەتانە ناتوانن دووگیان بن و ناتوانن وەکو کەسێکی ئاسایی کاروباری ڕۆژانەیان جێبەجێ بکەن. بەڵام چەندین ئافرەت هەیە وەکو ڤالێریا لۆکیانۆڤا کە تەمەنی 31 ساڵە و هەروەها ئۆلکا ئۆلێنێک کە تەمەنی 28 ساڵە و هەروەها ئەلینا کۆفالسکایە کە تەمەنی 22 ساڵە. ئەم ئافرەتانە ئامادەن هەموو شتێک ئەنجام بدەن تەنها بۆ ئەوەی بتوانن هاوشێوەی بووکەڵی باربی دەرکەون. هەروەها ئەم ئافرەتانە چەندین نەشتەرگەری ئاساییان ئەنجامداوە بۆ ئەوەی جەستیان وەکو بووکەڵی باربی لێ بکەن. بۆ نمونە بەشێکی جەستی خۆیان لێ کردوێتەوە بۆ ئەوەی جەستیان بە تەواوی هەمان پێوانی جەستەی باربی هەبێت و بە تایبەتی ڤالێریا لۆکیانۆڤا لە هەموو ئافرەتەکان زیاتر بە بووکەڵی باربی دەچێت و هۆکارەکەشی ئەوەیە کە زۆرترین نەشتەرگەری ئەنجامداوە بەڵام خۆی دان بەوەدا نانێت. وەشتە سەیرەکە ئەوەیە کە زۆربەی ئەو ئافرەتانەی کە هاوشێوەی بووکەڵی باربین هەمویان لە یەک شارێک دەژین. شارەکە بە ناوی ئۆدیسایە کە دەکەوێتە باشووری ئۆکرانیا. ئەم شارە ملیۆنێک دانیشتوانی هەیە بەڵام ڕیکۆردی شکانوە لەو ئافرەتانەی کە هاوشێوەی بووکەڵی باربین چونکە لەو شارەدا بەلایەنی کەمەوە 7 ئافرەتی باربی تێدا هەیە. مۆنێک ئالێن مۆنێک تەمەنی 61 ساڵ هاتا تەمەنی 22 ساڵی کوڕ بوو بەڵام دواتر لە ڕێگەی نەشتەرگەریەوە ڕەگەزی خۆی گۆڕی بۆ کچ. لەبەر ئەوەی کاتێک کوڕ بوو هیچ دڵخۆش نەبوو چونکە هیچ هاوبەشێکی بۆ ژیانی خۆی نەدۆزیەوە بۆیە هەڵسا بە ئەنجامدانی زیاتر لە 200 نەشتەرگەری و 75 لەو نەشتەرگەریانە نایاسایی بوون کە لە ڕێگەی چەندین پزیشکی نهێنیەوە بۆی ئەنجام دراوە و هەزارەها دۆلاری لەو نەشتەرگەریانە خەرج کردووە و لە دوای هەموو ئەم نەشتەرگەریانش ڕوخساری بەم زۆرە بە شێواوی مایە و هەروها لە دوای ئەمانەشەوە تووشی چەندین نەخۆشی دەرونی بوو. کام لەم نەشتەرگەریانە بەلای ئێوە خراپترین زۆری نەشتەرگەری بوو ئەوە لە کۆمنت بۆمانی بنووسن. هەرڕاو پێشنیارێک شتانەیە ئەوە لە کۆمنت بۆمان بنووسن. و سوپاس بۆ سیرکردنی ڤیدۆکە. ئەگەر ڤیدۆکەت بەدڵ بوو ئەوە لایکیکەوە ئەگەر بەدڵش نەبوو ئەوە دیسلایکیک و هۆکاری دیسلایکەکەشمان لە کۆمنتدا بۆ بنووسن و سەبسکرایبی کەناڵەکەشمانتان لەبیر نەچێت چونکە ئەوە گرنگترین شتە بۆ ئێمە بۆی بەردەوام بین لەسەر کارەکانمان و هەروە ڤیدۆی زیاتریشتان بۆدا بگرین و لە بیرشان نەچێت کە ئەم ڤیدۆی لەگەڵ هاوڕێکانتانە شەیر بکەن و لێرانەشەوە گەیشتینە کۆتایی ڤیدۆکەمان هیوادارین کە ڤیدۆکەتان بەدڵ بوو بێت و جێ ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بوو بێت تا ڤیدۆیەکی تر و کاتێکی تریش هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.